من ئافرەتێکم 3 مناڵم هەیە تەمەنم 33 ساڵە 5 ساڵە هاوسەرەکەم کۆچی دوایی کردووە چەند ساڵە؟ 5 ساڵە 5 ساڵە بەڵێ هاوسەرم کۆچی دوایی کردووە بەڵێ لە دوای کۆچی دوای هاوسەرەکەمەوە زۆر ناڕەحەتیم چێشت من تەنها لە هاوسەرەکەمەوە شتێکم بۆ بەجێماوە خانەنشینێکی بەڕێکی زۆر کەم ینی من توانای ئەوە نەبوو تەنانەت مناڵەکانم لە مەکتەبن ئەرکیان زۆرە من دوایەوە کە هاوسەرم کۆچی دوایی کرد چوومە لای دایکم ژیان دایکم بەتەنیا بوو ئەیتر وردە هەوڵم ما بۆ ئیش بکەڕم دراوسەیەکمانە بوو خێری بنووسێ لەگەڵ هەموو کەسێکە دوکانێکی جلوبەرگی دانا پێشنیاری بۆ کردمتی ئەم دوکانەی من تۆ بۆم بەڕێوە بەرە تقریبان بۆ ماوەی 2 ساڵ و نیو خێری بنووسێ ئەو ئیشە بۆ من زۆر باش بوو هەم لە ماڵەکەی خۆم نزیک بوو هەم ئیشیشم ئەکرد هیچ کێشەم نەبوو بە پارەکەی ئەو دوکانە هەم پاشەکەوتم کرد هەم مەصرفی ماڵەوەشم لەگەڵ خانەنشینی هاوسەرەکەم بەڕێوە ئەبرد ئیتر ئەو پیاوە دوکانەکەی داخست منیش مەجبور بووم جای ئەوەی تر لە ماڵەوە نەئەکرا بەو بڕەپارەکەمە بتوانم ماڵەوەی پێبەڕێ بم بە تایبەتی من دایکم نەخۆشە کە دایکم لای خۆمە 3 مناڵ ئەرک زۆرە ئێ خواردنی ئەوێ ئێ وەڵڵا شیری ئەوێ ینی مەصروفەکە زۆرە زۆر گەڕام بۆ ئیش بڕوات هەبێ بەیانی مناڵم هەڵ نەساوە من ڕۆیشتوم لە مۆڵەکان لە دوکانی ئەوانی کە ئافرەت کە شمول لە هاپچێ ئیش بکە ڕۆیشتوم هیچ ئیشێک بۆ ئافرەتێک نییە ئەگەر یەکەم پرسیار مناڵت هەیە شەهادە و هەیە ئەی بەو جلبەرگەوە ئەتێ ئیشکەی جلبەرگم من ئەوە تا خۆ تزانی دابۆشراوم یعنی ئیش نادرێ بە ئافرەتێک کە مناڵی هەبێ بۆ نمونە ئەی ئیش نایی بە من ئەیی بە گەنجەکە ئێ زیاتر من پێویستمە لەوەی کەسێک کە مناڵی نەبێ باشە ئیتر دکتۆرە گیان ئەو پاشەکەوتی کە کردبووم پارەکە دراوسێکمان هەموو ئیشی مارەزی سیارەی هەبوو بڕێک پارەی کەم بوو زۆر نەبوو توانم سیارەیەکی باشی پێ بکڕم یامە دەستی چوون بۆ ماڵیان و پارەکەم یایە دەستی وتم پێویستم بە سیارەیەکە ئەگەر دەتوانی بۆم پێیاکە بەم پارەیە ینی مووقیفێکی زۆر ناشرینی بەرامبەر من نوان قەت بیرم ناچێتەوە ینی کە دراوسێمە خۆ دەزانی من هاوسەرم نییە وتی جابەم پارەیە ماتۆڕێکیش ناکڕی زۆرم پێ ناخۆش بوو وتم هەر چۆنێک بێ سیارەیەکی زۆر نزمیش بۆم پێیاکە سیارەکەی بۆ کڕێم تقریبان دوای مانگێک سیارەیەکی زۆر مۆدێل نزمە بەس هەر چۆنێ من نتوانم ئیشەکانی خۆیم پێ بەڕێکم سیارەکەی بۆ کڕیم شۆفێری مەزانی لە کۆڵانەکەی خۆمانە و لە چواردەورێکی خۆمان گەڕێکی خۆمان چاوم گێڕا بزانم کێ تەلەبەی هەیە تەلەبەی ڕەوزە هەیە تەلەبەی ڕەوزەم هات چۆ پێکرد لەگەڵ تەلەبەی دایەنگە بەدایکیانەوە یعنی ئیشەکەی من وا وردە دەستم پێکرد کە بتوانم هەنگاو بنێم بەرەو ئیشی تەکسی یعنی ئێستا حالیان هەموو مەنتیقەکە منە ناسێ کە هاتوچۆ بە تەلەباکەم ئەمێ ئەو سیارەیەم بگۆڕم بە تەکسیەک یعنی هەرچەنە دڵنیام زۆر مشکلم بۆ دروستە بێ هەرچەند من ئێستا سیارەیەکی ئاوام پێ ئەم هەموو مشکلێم بۆ دروستە بێ لە ترافیک لە هاتوچەی ناو بڕاتە بێت دکتۆرە بە جادەکان ئاڕم بە تایبەتی بە جادی شەخسیە سیارەکەم چی بکەم ینی خێرا ناڕوە سیارەیە خۆی ئێیا بەلامە ئارێدا بڕۆ ئەمە تۆ ئەم ژنانە بواکەن ئەمە بۆچی ینی بۆچی پیاو ئەزانی ئافرەتە دەبلایە بڕۆ بە ئاسانی بۆچی هەم تەریقێکیتەوە هەم ئەیشکێنیتەوە هەم احتیمالی هەیە بە بۆنیتەوە خۆی بکێشە بە شۆستەیەەکە یعنی گلیم زۆر لە پیاوەکانێ بڕوا بکە ئافرەت زۆر یارمەتیمەیە هەنێ جار بۆ پارکینگ بڕوا بکە نەمتوانیوە ئەو کاتە کە سیارەکەم تازە گرتووە دەستمەوە ئافرەت داوەزی یارمەتیام بۆ نمونە ئەمە بکە ئەوە بکە پیاوەکان هیچ یارمەتی ئافرەت نایان زۆر بەداخەوە یعنی پیاوێکم نەبینی بڵم ئەم پیاوە یارمەتیان هەر ئیشارەتێکە بڵێ فەرموو بڕۆ ئێستا کێشەکەی من ئەوەی ئەمێ ئەم سیارەیەم ئێستا حالیەن کاوەندێقەکە هەر هەموویان ناسن ڕاستی هەنگاوێکی زۆر قورسە بۆ من ئەمێ بیکەم بە تەکسی من دایکم هاوکارمە ئەڵێ بڕۆ بیکە مناڵەکانیشم خۆفامی ئەویان نییە بڵێم یارمەتیمە بڵێ دایکە بڕۆ ئەوە بکە نا بەس بۆ بژێوی ژیانی خۆم مەجبورم ئەوە بکەم چونکە من بە ڕۆژەکە کافی نییە بچم پارە پێیاکەم ئەمێ هەنگاو بنەم شەو زوو مناڵەکەم خێنم بڕۆم ئیشکەم لەبەردەم خەسخانەکانە بۆسم ئافرەت هەیە نەخۆشە لە خەسخانەی دەرەوە ڕا کەسکاری لەگەڵ نییە ئەتوانم من بیگەێنم تا ماڵەوەی
ئامۆژگاری تۆ ئێستا تۆ ڕێگریەکان چێ لە بەردەمتا کاتێکە ئەڵێ من ئەمەوێت تەکسی بکەم تووشی چ ڕێگریەک بوویتەوە لێرە چ کێشەیەکت بۆ دروست بوو کێشەم زۆر بۆ دروست بووە بە تایبەتی لە ماڵی خەسوومەوە لە ماڵی خەسوومەوە خۆ من هەرچەنە هاوسەرم کۆچی دوایی کردووە هاتوچۆی مناڵەکان مەکەن بەڵێ یعنی بەس ئەوە نەم پێوتن هەرچەنە ئێستا و سیارەیەکم پێ تەکسی نییە باش ئەڵێ مردووی لە برسا ئەم سیارەیە بێ های خۆتەبەی بۆچی مناڵی بۆ ئاگاو لە مناڵەکانی خۆ نییە بۆچی مناڵی خەڵکیێک گوێزیتەوە ئەمە بێژگە لە ماڵی خەسووم دراوسێکانم بە تایبەتی ئەو ئافرەتانی کە لە تەمەنی خۆمان تەمەنە پیرەکان زۆر احتیادیە چکە ئەزانم کە کچێکی ئافرەتێکی چۆن و چۆن ئەچمە دەرەوە بەس ئەوانەی لە تەمەنی خۆمان یا ئەوەی بەغیلیم پێبن کە من پشتم بە خۆم بەستووە یا ئەوەیە نازان بەزیانەیە من بشکێنەوە تعلیقێکم لێ من قسەی زۆر ناخۆشە بیستم بە تایبەتی هەموو کۆڵانێکم سیارە بەقاڵانە هەیە ئەچم بە کۆڵانی ئەچم شتێکەکڕم زۆر تانوتە شەلم نییە ئەڵەن چی بۆ نمونە یەکێکیان بە پیاوە بەقاڵەکەی وتیەوە مناڵە نییە ئەم ژنە هاتوچۆی پێ بکە سیارەی هەیە هاتوچۆ بە مناڵەکە یەقەی چێکە یەقەی چێکە بۆ من ناخۆش بەقاڵەکە بەدەم پێکەنینەوە بۆ ئافرەتەیە بەو شێوێ وەکو تەکسی ئیشکە ئەمە هێشتا تەکسیم پێ نییە ینی بەجددی من وامات ئەڵێم لە ڕقی کۆمەڵگە با من بم بە یەکەم کەس هەرچەند یەکەم کەسیش نابم ئافرەتی ترم بینیوە من لە تەلەڤیزۆن کە ئیشی تەکسیان کردووە بەس لە سلەیمانی بڕوا ناکەم ئافرەتێکە بە ئیشی تەکسی بە بەڕاستی حەزەکەم باشە تۆ ئێستا وەکو سیارەکەت پێەیە هاتوچۆ بە مناڵانەکەی هاتوچۆ بە دایکیانەکەی وەکووتت هاتوچۆ بە تەلەبەکەی تا ئێستا ئەمە زۆر باشە ئەیکیت یعنی من لەمە پێچەڵم ئەوەی گوێ بە قسەی خەڵکی مەیە کاتێکە تۆ هەر ئیشە بکەی هەر خەڵکی قسە لەسەرەکەن تۆ پێشتر وتوتە من گەڕاوم بە دوای ئیشا لە مۆڵەکانە ئێلوانە ئیشێکی شەو دەستکەوتوێ و درەن بیتەوە و کاتە دیسان هەر قسە لەسەرەکەن جا ئەمەیان کە تۆ ئەم بەشیانت هەڵبژاردووە کە تۆ ئیش بە تەکسی وەکو تەکسی ئیش بکەی بەڵام سیارەکەت تەکسی نییە بەڵام ئیش بە کچان بکەی هاتوچۆیان پێ بکەی بۆ مەکتەب و بیانێنی تۆ ئەمە شتێکی زۆر باشە ئەمە من هەن تێم کە لەسەر ئەمیشە بەردەوام بی بەڵام کێشەی تەکسی لەوانەیە تۆ وەکو خۆتەڵی کە هاوسەرت نەماوە دایکێکی نەخۆشت هەیە لە ماڵ و مناڵەکانت وردن ینی بەڕاستی ئەمە ئەبێ وریای ئەوەش ببی کە تۆ کە تەکسیت هەبوو ئەو کاتە تۆ بێ شەوانیش ئیش بکەیت ئەی ئەم مناڵانش پێویستیان بە تۆیە ئەی تۆ کاتە نامێنێتەوە بە ڕۆژ هاتوچۆ بە تەلەبە بکەیت تەمان تەلەبە خۆ دوو شفتە کاتچە بۆ مەکتەب و دوای شەبێ بێتەوە ینی بە تۆ دوو جار هاتوچۆی پێ بکەیت کە ئیگەینتە مەکتەب و دوای شەبێ لە کاتی خۆی ئامادە بیت و بهێنیتەوە دوایی کە هاتوچۆ بە کەسێکی ترەکەی بە هەمان شێوە بێ پابندبی بەو کاتی کە ئەو بۆ دائەنێ کاتە ڕۆژەکەت هەمووی گیراوە کاتێک کە ڕۆژەکەت گیراوە تۆ بە ڕۆژ مناڵەکانت بەجێهێڵی ئەیکاتە بێ شەو کاتێکت هەبێ بۆ مناڵەکان یعنی تۆ گەر ئەزانیت ئەم پارەی ئێستا کە دەستەکەوێت لە هاتوچۆی تەلەبە هاتوچۆی مناڵان هاتوچۆی دایکەکانیان بووی بە معمیل بۆ خێزانەکانیان ئەگەر زانی ئەو پارەی لەویا دەستەکەوێت پێداویستی خۆت و مناڵەکان و دایکت دابین ئەکا ئەمە شتێکی زۆر باشە کە لێرەیە بمێنیتەوە تا مناڵەکانە تۆزە گەورا بن چکە بەڕاستی مناڵەکانیشت پێویستی بیان بە تۆ هەیە یعنی تۆ بەردەوام بە ڕۆژ لە ماڵ نەبیت و ئەی شەویش کە ئەگەر ئیشی تەکسی بکەیت ئەو کاتە شەویش لە ماڵ نابیت کاتێککە شەویش لە ماڵ نەبی ئەی مناڵەکانت کە ئەمەش وەکو دایکێک پەروەردەکەی لەسەر تۆیە گرنگی پێدانیان لەسەر تۆیە ئەبێ دایکاتێکی زۆر باش بکەیت چکە زۆر جار با ئێمە واش تێ نەگەین کە کەسێک بە تۆی ئەم ئیشە بۆ تۆ ناشەیتر و بزانی هەمووی ڕقی لە تۆیە با ئەم بیرکردنەوەیش تۆزێ تێپەڕێنین جالوانەیە خەمی تۆیان بێ ئەزان کە ژیانی تۆ قورسە ئەزان کە ژیانی تۆ ناڕەحەتە سێ مناڵ و دایکێکی نەخۆش من ئافرینت لێ یەکەم کە تۆ بە هەستاوی بەرپرسیارەتیت گرتوۆتە ئەستۆ کە نایڵیت پێ محتاجی هیچ کەسێ بن خۆت پێداویستەکانیان بۆ دابینەکەی بەڵام لە خەمی ئەوەشان کە تۆ ئەگەر تەکسیت هەبێ شەویشدا بڕی لە مناڵەکانت ئێو کاتە مناڵەکانت فەراغێکی زۆر دروستە بێ بۆ مناڵەکانت کە ئەو فەراغەت تەنها تۆ ئەتوانی پڕیکەیتەوە هیچ کەسێکی تر ناتوانێت پڕیکاتەوە